حەڵاڵ نییە حرامەواتە حەڵاڵ نییە بۆ تۆ میرات ئەو باسمان کرد کە چەندی حرام و تاوانێ گەورەیە هەیشە لەگەڵ ئەوە ئەچێ مارەی خێزانەکەی ئەخوات مارەیەکەی ئەبات بەبێ ئەوەی ئیزنی لە ئافرەتەکە وەرگرت بێ ئاڵتوونەکەی فرۆشێ یا زەختی لێەکە و هەڕەشەی لێەکە بەخوا ئاڵتوونەکەم بۆ نەفرۆشی ئاوها ئاوات لێکم تەلاقتە دەم حیاتە بەم وات لێکم ئەمە حرامە چونکە میرات مافی خوشک و برای باسمان کرد بۆت نییە بیخۆی هی ئافرەتەوە تەواو ئەو حەقی خۆی ببیدێتێ مارەیش بە هەمان شێوەیە حەڵاڵ نییە بۆ تۆ مارەی خێزانت بخۆی ئیلا مەگەر خۆی بڵێ گەردنت ئازابێ بەبێ ئەوەی هەڕەشەی لێ بکەی بەبێ ئەوەی هیچ داوایەکی لێ بکەی خۆی دەڵێ من گەردنت ئازاکە یاخود بڕۆ بیفرۆشە هەر کاتی هەت بوو بۆم بکەرەوە ئەمە جیاوازە بەس پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە بیخۆی ئیلا مەگەر لە دڵی دەرچێ و پێی خۆش بێ ئەگەر لە خێزانت لە دڵی دەرچوو پێی خۆش بوو خۆشحاڵ بوو گەردنت ئازاب بکە یا مارەیەکەی بفرۆشی ئەو ئاڵتوونە ئەوە ئاساییە خوای گەورە فەرمێ فەکولوه هەنیئا مەریئا ئەگەر خۆیان بە دڵیان دەرچوودایان بە ئێوە بیخۆن نۆشتان بێ عافێتان بێت خوا فەرمێ ئەگەر وانە بوو حرامە ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا بێ لە دڵی دەربچێ ئەگەر لە دڵی دەرنەچوو خێزانی تۆش مسلمانە ماڵی خۆیەتی مارەی و حەقی خۆیەتی بۆت نییە 1000 دینار لە مالەیەکی ئیسفادەی لێ بکەی ئیلا مەگەر خۆی پێخۆش بێت و ڕازی بێ و زەختیشی لەسەر نەبێت لە ڕۆژ دامە نەمێنێ ئەو خاڵە ئاگادار بن